خواردن و خواردنەوە لە نیعمەتە هەرە گەورەکانی خوای پەروەردگارن. بۆ ئەوەی ئێمە جیا ببینەوە لە ئاژەڵەکان نەخۆین و نەخۆینەوە و بەبێ ئەوەی قەدری بزانین و بێ ئەوەی حەقی بدەین، چونکە ئاژەڵ خوای تەعالا لەسەری نەنووسیوە، ئەرکی لەسەردا نەناوە کە شکری ئەو خواردن و خواردنەوە بکە کە خوای تەعالا پیانی بەخشیوە، عەقلی پیان نەبەخشیوە، بەڵام خوای تەعالا عەقلی بە ئێمە داوە. ئێمە پێویستە لەسەرمان شکری نیعمەتەکانی خوا بکەین، بە تایبەت خواردن و خواردنەوە. شکرەکەشی حەقەکەشی بەوە ئەبێ کەوا کاتێ دەستی پێکەین بڵێن بسم الله، بڵێن بسم الله، و کاتێکیش کە تەواویەکەین بڵێن الحەمدولله. کاتێ تۆ ناوی خوا ئەهێنی لەسەر خواردن و خواردنەوە، یعنی معنای وایە خوایە من ئەزانم ئەم خواردن و خواردنەوە لە نیعمەتەکانی تۆن، یا ڕەبی خوایە ئەم نیعمەت ئەم خواردن و خواردنەوە ئەگەر تۆ نەیدەی بە ئێمە لەکوێ بێنینی؟ خوایە ئەگەر تۆ لاشەت ساغ نەکردایە من نەمەتوانی ئێستا ئەم خواردن و خواردنەوە بخۆمەوە یا بیخۆم، یا ڕەبی خوایە لێمان نەگریتەوە، یا ڕەبی خوایە ئەمەت پێبەخشیوین محاسبەمان نەکەی لەسەری، بتوانین حەقی بدەین وەکو پێویست. ئەمجا لە ئاخیرجا و لە کۆتاییشە شکری خوای پەروەردگارەکەی لەسەری هەر کەسێ شکری خوا بکە لەسەر نیعمەتەکانی خوای تەعالا بۆی زیادەکە. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم، ئەی ئەگەر کفر بکەی، وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. جا بۆیە حەقە ئێمە شکری خوای پەروەردگار بکەین تاوەکو خوای تەعالا نیعمەتەکانمان بۆ زیادکە، تاوەکو خوای تەعالا لاشەمان ساغ بکە، تاوەکو خوای تەعالا لێمانی نەگرێتەوە، تاوەکو خوای تەعالا محاسبەمان نەکا لەسەری لە ڕۆژی قیامەتە کە ئێمە حەقیمان نەدابێ.